با بنووسم من کە کوردم با بنووسم دەفتەر و دیوانی کورد تا بەڵەد بنەو کەسانە مدعین میزانی کورد هەر کەسێ ئەسپی ئەجەل تاودا لەسەر عەرسەی فەنا پێ بنێتە بەزمگاه و مەعرەکەی مەیدانی کورد چێ ئەڵێ نەم چەشتووە نووکی ڕمی کوردی نەژاد ڕانی دەرخا تا ببینم داغمەی شێرانی کورد قڕ بپێوێ دایکی ئەو شەخسە ئەڵێ من مدعیم چۆن خەڵاسی بۆ ئەبێ هەرگیز لە دەزمەردانی کورد ئاشکرایە هەوڵی کورد ئەمڕۆ بە بانگی بەرزەڵێم بێن تەماشاکەن عەزیزم مەکتەب و عیرفانی کورد سەیری لوبنان و گەڕانی چین و ماچین بۆ بکەم تا ببێ بەفلا و مێرگ و چیمەن و کوێستانی کورد مەزهەری لوتفی خودایە خاکی کوردان قانعە تۆ ئەزانی چی بنووسی دەفتەر و دیوانی کورد